پیشاتین دیو افریقا روشان افچه برافکی ود بم تایباتی جت نوا لبنان و ایران و عراق دا و گل شرط نیو برا حماس و اسرائیل دا برای علی ناصر شروع و کار سیاسی با که راستا خو گل مدا برای علی افدام تباش گلک سپاس کوین گل مدانه یاش همه گرینگ تر تایباتی پیشاتا کو رجلات نواراست خوام مجیل کری کشتن اسماعیل هنیه چه پیامه که جبوی ایران بتایباتی جی نشان داده کو اف ارشادی انجام داد نوا تهران دا ولوی داره هاتیا کشتن. بسم الله الرحمن الرحیم. بناوی خوای گەورە و میهرەبان بێگومان پێشاتەکانی ئەم دوایانە پێشاتی ترسناکن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاوکات ئەمە کاردانەوەی زۆر گەورەی بەدوای دێت بێگومان بۆیە کوشتنی ئیسماعیل هەنیە و هاوکات بە ئامانزگرتنی سەربازگەی حزب الله لە لوبنان هاوکات دوازار بە ئامانزگرتنی حەش شعبی لە ناوچەی دەرفنەسر لە عێراق و دواتریش هەموو ئەو هێرشەیەکەوا کراوە لە تەهران لە دژی ئیسماعیل هەنیە ئەمانە هەموو پێشهاتی مەترسیدارن ئەمە جەخت لەوە دەکاتەوە کەوە کۆمەڵێک بە ئامانزگرتن بەردەوام دەبێت لەلایەن ئیسرائیلەوە بە سەرکردایەتی نەتەنیاهو ماوەیەکە بە تایبەتی بە ئەم دوایانە شەڕێکی گەورەی دەست پێ کردووە لە دژی مقاومە بە تایبەتی بە ئامانزگرتنەکان بێگومان پێشێلکردنی مافی سیاسی و نێودەوڵەتی هاوکات وڵاتانە و ئەمە تێپەڕاندنی هێڵی سوورە بێگومان چونکە ئەمە شتێکە کەوا دەکرێت هەڵوەستەی لەسەر بکرێت بێگومان چونکە ئەمە لە کاتی غەزەش بە هەمان شێوە بەردەوام بوو ئیسرائیل لە ڕۆژانی ئایندە شتی دیکەش دەکات اف دمك بتایباتیش نیتا اسرائیلی کشتنا سرکردن نوساین پلا بلنتین وک اسماعیل هنیه پشتی شرط نیو براوانا گل چک دارن حماس گرم بی لما بس چیه بوچی التهرانه هاتیا کشتن ما بس تجوی کشتنی چه پیامه که هل گره من باوەڕم وایە ئەمە پەیامێکی ئاراستەکراوە بۆ سەرۆک کۆماری نوێ بە تایبەتی دوای ئەوەی کە دوێنێ سوێندی یاسایی خواردبوو بۆیە ئەمە پەیامێکی ڕاستەوخۆیە بۆ ئەو لە ڕێگەی ئەم کردەوەیەوە پەیامێک ئاراستەی پزیشکیان کراوە هاوکات پەیامەکە بۆ هەموو بەرەی مقاومەیە بێگومان لە تەواوی ناوچەکەدا کە دەڵێ ئەم هێرشانە بەردەوام دەبێت ئەم هێرشە لە هەر کات ساتێکدا دەتوانێت بەردەوام بێت بۆ هەموو ئەولایەنە هاوکات حکوومەتی ئەمریکاش پاپشتی لەم جۆرە کردەوانە دەکات بێ ئەوەی لەو ناوچەیەدا بێت دەتوانێت دوور بە دووری پاڵپشتی بکات پاڵپشتش تەواوی ئیسرائیل بکات بۆ ئەوەی ئەم جۆرە کردەوانە بەردەوام بێت هاوکات لێرەدا پاڵپشتێکی گەورە هەیە بۆ ئەوەی کەوا ئیسرائیل بتوانێت ناوچەکانی دیکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکاتە ئامانج هاتنی کەشتی ئایزنهاوەریش لایەن ئەمریکاوە و ناردنی بۆ ئەم ناوچەیە ئەمەش پێمان دەڵێکەوە گرژیەکی دیکە بەڕێوەیە هاوکات شەڕ ئەگەرێکی زۆری هەیە بۆ فراوانبوون لەو ناوچەیەدا ئەم پێشاتەی ئەمڕۆکەوە ڕوویدا بووەتە هۆی ڕووسوربوونەوەی هەندێک وڵاتان سەرۆکۆماری تورکیا و چەندین وڵاتی دیکە پەیامی ڕاستەوخۆی هەبوو لە ڕاستیدا تورکیا دەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی ئیدانەی ئەو دۆخەی دەکرد تورکیا بە تایبەتی ئەو هێرشانێکەوە لە بەیروت کرابوو دوای کوشتنی ئیسماعیل هەنیەش ئەمە بۆتە هۆی ئەوەی کەوا گرژیەکان لەو ناوچەیەدا بەرز بێتەوە تورکیاش زەخت لەوە دەکاتەوە کەوا گرژیەکان زیاتر دەبن لەو ناوچەیە بۆیە پێویستە هەموو لایەک ئاگاداری ئەوە بن لە بڕی ئەوەی نەهێڵن گرژیەکان زیاتر بێ ئەگەر گرژی و ئاڵوزی بەرفرەتر بوون چ وڵاتن دێ بەر ڤی شەڕی کەون یعنی دێ بەشدار بنت ناوە شەڕی دەیانژی دێ ئاگر بگەهتەوانە
حقيقة أعتقد لراسيدا من باورم وايا إسماعيل هنية هو إسماعيل هنية خوي البراغماتي الذي کەسایەتیەکی دیار بوو کەوا دەیتوانی پەیوەندیەکان لەگەڵ تەواوی وڵاتانی دەور و بەربوون ومونە لەگەڵ چین و لەگەڵ ئێران و لەگەڵ رووسیاش پەیوەندێکی باشی هەبوو بۆیە باوەڕم وایە دەتوانین بڵێین ئەو شەڕێکەوە دەکرا بووە هۆی ئەوەی کەوە حزب الله لوبنانیش بە شێوەیەکی ڕاستە و خۆ بەشداری لە شەڕەکە بکات لە پێناو پاراستنی فەڵەستینی داگیرکراو بۆیە من باوەڕم وایە کۆمەڵێک کۆبوونەوە لە ئایندەدا دەکرێت لە نێوان سەرکردە باڵەکانی حەشتی شعبی وەلایەکان بۆ ئەوەی بتوانرێت ئامادەکارێک بۆ قۆناغی ئایندە بکرێت لە پێناو ئەوەی ناوچەکە بەرەیەکی دیکەی شەڕ لەو ناوچەیدا نەکرێتەوە چونکە لێرەدا ئابوووریەکی لاواز هەیە لە ئێران ئەمە جێگەی ئاماژە پێدانە ئاوکات چەندین سزای بەسەردا سەپێنراوە ئەم شەڕەش کاریگەریەکی تەواوی بەسەر ئێران هەبووە بێگومان ئەوەش بەردەوام دەبێت دهی فؤاد شکر ئەڤروکە ئیسماعیل هەنیە بووچی هوسا دەمەکی کووردا پێی هات نەکوشتن دەمەکی داش 83 وەرە یەکەوەکە فؤاد شکر ئیدی داخوازکردیان ئەمریکایە ji bo کوشتنەوەی نێڤالیستە تەرۆردانە هەروەسا ئیسماعیل هەنیەژی چەندین ساڵت نێڤالیستە تەرۆرە ئەمریکایە دا بووچی هوسات یەک دەمدا مەبەست چییە کە سندنیان مازن دیفراتێن ئیدی لیستا داخوازکردیان ڤە بووە دێ vêra biçin من المتوقع أن هناك ئەوەی پێشبینی کراوە ئەوەیە کەوە گرژیەکی زۆر دەبێت لە ناوچەکەدا بە تایبەتی لە گرژیە سەربازیەکان چونکە خۆتان دەزان دۆخی سووریا و لوبنان و یەمن و عێراق ئاشکرایە و دیارە بۆیە ئەم جەنگە فراوانتر دەبێت بە بۆچوونی من لایەنی سیاسیش دەگرێتەوە چونکە ئەمە کاریگەری بەسەر لایەنی سیاسیشەوە بەڵام من باوەڕم وانە کەوە سیاسەتی ناوخۆی حکوومەتی ئێران لەگەڵ ئەوە نیەکەوە شەڕێکی دیکە هەبێت لەو ناوچەیەدا و هەوڵی ئەوەدات پرسەکە دابمڕکێنرێت بۆ ئەوەی نەکرێت لایەنێک مەسەلایەن شتێکدا فەرز بکرێت بە تایبەتی ڕێگە نادات ئەمریکا ویستەکانی خۆی لەو ناوچەیەدا جێبەجێ بکات بە تایبەتی ئەم ماوەیە دەتوانم بڵێم جوڵەی حەماس گەیشتوتە ئاستێکی زۆر بەرز بەرامبەر بە ئیسرائیل گورزی گەورەی بە ئیسرائیل وەشاندووە هاوکات بۆیە ئەم جوڵەی حەماس جوڵەیەکی پێشبینی کرا بوو و ئەمە دوورمەودا بوو ماوەیەکی درێژیشە شەڕ دەکات هاوکات لایەن ئێران شەبێکمە پاڵپشتی دەکرێت بۆیە بۆ چارەسەرکردی ئەم کێشەیەکەوە ئێستا هەیە هەوڵەکان دەخرێنە گەر بێگومان بۆیە من باوەڕم وایە لەوانەیە گرژیەکان زیاد بکرێت لایەن ئەمریکاوە ئەمە پاڵپشتی دەکرێت بەڵام پێویستە ئەم دۆخە ئالۆزە دابمڕکێنرێتەوە هاوکات کۆمەڵێک خاڵی ئەمریکی ئێستا لە بەغدا هەن ئەوانیش بێگومان دەبنە هۆی هەرەشە چونکە ئەو دۆخە بەم شێوە بەردەوام بێ لە سوودی هیچ لایەنێکدان نابێ بۆیە ئەوەی دەتوانم بڵێم هەندێک دۆخی ناهەموار لە ئایندەدا دێتە بەردەممان و لەوانەیە ئەنجامی زۆر گرنگیان هەبێ لەوانەیە جەنگێکی تەواو هەبێت تەواوی ناوچەکەش بگرێتەوە پێشداری وەزارەتە دەرەوە ئیرانت بێژە کوشتنە هەنیەی دە پەیوەندیان کومارە ئیسلامیە ئیرانت گەل بەرەوە مقاومەی پێستر بکە مەبەست وێ چییە یانێ پێشبینیان هەفگرتنەکە بەرەی مقاومەیان دژە ئیسرائیل و ئەمریکای ناوچەیان تێ هەیە مەسەلەن هەف پەیمانیەک هەبە یا ئیرانی یا گروپین چەکداری بەرامبەری ئیسرائیل
نعم كما وضحت يعني بەڵێ وەکو تۆش ڕوند کردەوە لێرەدا پاڵپشتێکی تەواو دەبێت بۆ مقاومە کەوا پێشتریش گوتم پاڵپشتێکی بەهێزتر بۆ حەماس دێتە ئاراوە لە ناوخۆی فەڵەستینی داگیرکراودا هاوکات ئەم هێرشە ئەم کردەوەیە بەرامبەر ئیسماعیل هەنێ کراوە دەبێتە هۆی ئەوەی کەوا کەرتی ڕۆژئاوا دۆخەکە لەوێش لەژاوتر بێ پاڵپشتەکانیش زیاتر دەبێت ئەم شتە بۆ جۆلانیش هەمان شتە لە سووریا ئەم گرژیانەش لەوێ بەردەوام دەبێت بۆیە مقاومەی فەڵەستینی پێشتر چەندین کردەوەی جیاوازی هەبوو بەڵام ئێستا شتەکە بەرەو دۆخیەکی دیکە دەڕوا تەنانەت وەزیری حکوومەتی ناتەنیاهۆش ئاماژەی بۆدا بوو کەوا پێکدادانەکان زیاتر بوونە بۆیە ئەمە مەسیجێکی کراوەیە بۆ تەواوی سەرکردە باڵەکانی حەماس کوشتنی هەنیە پەیامێکی گرنگە بۆ ئەوان پێویستە ئەمە وەربگرن چونکە گرژیەکان لەو ناوچەیەدا زیاتر دەبن و پێویستە ئاگادار بن لە هەر گورجێکی گەورەی ئیسرائیل ئەم هێرشەی کەوا کرا لە ئێران بۆ لوبنان بێ یاخود بۆ سووریا بێ یان بەیروت بێ هەموو ئەمانە پێشنکردنی سەروەری وڵاتانە بێگومان کە لەلایەن ئیسرائیلەوە دەکرێت ئەمە ڕێزنەگرتنە لە بەرپرسیارەتی و یەکپارچەی خاچی وڵاتانی دراوچێ وڵاتین گرنگین ڕۆژهڵاتە ناوەڕاست و مەزنین وەکە عەرەبستانە سعودیە یانجی حتا ئیمارات و قەتەر ژیت کارن چه ڕۆڵێکی بگێڕم تایبەتی ژیت وان پرزگرێک و ئالوزیین ڕۆژهڵاتە ناوەڕاست و هێشتا شەڕ و ئالوزی بەرفرەتر ببن من باوەڕم وایە هەندێک بەرژەوەندی هاوبەش هەیە لە نێوان ئەم وڵاتانەدا بۆیە ئەگەر بکرێت ئەم بەرژەوەندیانە لە بەرچاو بگیرێت هەوڵەکە بۆ ئەوەیەکەوە دۆخەکە دابمرکێتەوە گرژیەکان دابمرکێنەوە لە پێناو ئەوەی بتوانێت بەرژەوەندی هەموو لا بپارێزرێت ئەوەی کەوا ئێستا مقاومەش دەیکات لە یەمەن لە سووریا بێ یان لە عێراق یان لە لوبنان بێت ئەم وڵاتانە تەواویان سیاسەتێکی خۆیان هەیە و جیاوازیان هەیە لەگەڵ وڵاتانی کەندا و لەگەڵ وڵاتانی دیکە بۆیە ئەمە بە شێوەیەکی گشتی دەتوانم بڵێم شارێکی گرنگیشی بۆ سەر حکوومەتەکەی نەتەنیاهو دروست کردووە نەتەنیاهو هەوڵی ئەوە دات سەقامگیری بگەڕێتەوە و هەوڵی ئەوە دادکەوە هەموو ئەو ناوچانە سەقامگیر ببنەوە نەک تەنیاوە هەموو وڵاتانی دەوروبەر بە تایبەتی وڵاتانی کەنداویش هەوڵی ئەمە دەدەن چەندین مانۆری جیاوازیان کردووە مانۆری دیبلۆماسییان کردووە لە پێناو ئەوەی دۆخەکە دابمرکێتەوە هاوکات لە دژی کیانی ئیسرائیل بوەستنەوە گەلک سوپاس بەڕێز عەلی ناسر شڕۆڤەکاری سیاسیش بەغداد گەلمەدا بووی سوپاس بووە